مرحبا هەڤال هێویدارم تە باشی ئەم باشن یانی تاقوڕەقە وەک تزانی ڕاستی تەحل بێژی ژیانە بەردەوام بکەی ئەف چەند ساڵ چێبوون دەم لە دەروا زوو دەرباست بێ ئەو دەما چووی خۆش بوو وەڵاش بیرام ناچێ بان ساڵێن داوی وەکو هەر بارێ گران سەرکاشێ ئەز هەنێک دوورکەتم چ بکەم مەژی زانم شاشە دلێ من حەساسە بارێ ئێشێ ڕاناکێ ئەوروپا سارێ دووری ڕاستی یا وڵاتە چاوێ ملڤەگەرێ بوو مخابن ڕەوش نەباشە ئەژی هەوڵ ددم باش ببم بۆی پێش بخم خەباتێ بخوارن و خوێندن دەما من ولۆ دەرباست بێ ڕەوشەوە چاوایە ئەس کێمێک فەدیت کم ئەم نابرەحەتیێدا دەرفەتێن خۆ نابینن هێویدارم دەمێک نێزدا ئەم هەف ببینن سلااو و ڕێز شاڤالێن گەلتەرەژی تشینم کە بۆ کەسپیە دیرگرتیە سیاسیە بەردێلە ئازادیە باسکێن وێرە هینگرتینە فکرێن وێ بێ قەفەسن بێ چاخێن هەسنینە دیوارە بشکینە ڕزگار بکێ بفرینە کە بۆ کەسپیە دیرگرتیە سیاسیە بەردێلە ئازادیە باسکێن وێرە هینگرتینە فکرێن وێ بێ قەفەسن بێ چاخێن هەسنینە دیوارە بشکینە ڕزگار بکێ بفرینە. مرحبا سەرحەد باشم باشبوونە تەتخوازم سلاوێن خۆشتە و ماڵباتە تەرە ڕابردکن دنامەیە تەدا من هەنێک بێ مۆرالی هیس کرد بقاسی کۆتە ناستکم تتکاری ببی بەرسف دەریا هونەرێدا ببێ دلۆپێکژی شەوق بدە دەردۆرێ بخەباتێن خۆیە هونەری تە هەڤالێک خورد و بهێزی بێ مۆرالێ وەلە جێبێ غەممان نەخون بێ چێبێ ئارامیژی نێزێ ڕاستە ئێش هەیە ژان و کول هەیە لێ لە گەلوێژی دەستکەفتی و پێشکەتن هەیە ڕاستە زیندانە ناوا چار دیوارامدا ئەم 24 ساعەتە ناوا بەرخۆدانێ دەنا لێن مقابلی وێ مۆرال دە هەستا هەری ژۆردایە هەڤالێن دۆدا مندا تێگی هیچتینە هەنێک 25 ساڵە دە زیندانێ دەنا پێشڤە چوون بە پەروەردێ بخەباتێ پێکانە مرڤ دوێ خۆ ناسکێ کێماسیان نەپارێزێ di şaxsê xwe de kesayetێک nû biefirîne di tariyê de çîrûşkek pêxîne û hêvî di dilê xwe de bihewîne kevû kespiyê dîlgirtiyê siyasiyê berdêla azadiyê baskên wêrê hîngirtîne fikrên wê bê qefesin bê çaxên hesinîne dîwara bişkîne rizgar bike bifirîne kevû kespiyê dîlgirtiyê siyasiyê berdêla azadiyê baskên wêrê hîngirtîne fikrên wê bê qefesin bê çaxên hesinîne dîwara bişkîne rizgar bike bifirîne di şaxsê te de slavan ji malbata te û welatiyên derdora te re dişînin bi hêviya rojên xweş û azad li ser axa pîroz dibin şewqa rojê de em dîsa hevdû bibînin. Slav û rêzên bêdawî.